ڕوو دەکەمە ئێوەی بەڕێز و ئەو کەسانەیشی کە دوایی گویان لە ئێمە دەبێت پێیان دەڵێن چەندێکتان تخوا ئەمڕۆ دوێنێ و پێرێ نوێژی بەیانیتان هەر نەکرد. ڕوو دەکەم ئەو کەسانەی کە نوێژی بەیانی ناکەن یاخود هەندێک لە نوێژەکانیان دەفەوتێنن یاخود هەر لە بن نایکەن. ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەی، ئەی ئەو کەسی کە بەیانی خەوتوویتە گوێت لە دەنگی بانگە یا گوێ لە دەنگی جەرەسەکەی و هەڵناسیت. ئەی ئەو کەسەی کە نوێژت فەوتاندووە یا هەر نایکەی لە بن، ئامادە نیت گوێت لە بانگ دەردەبێ نوێژەکەت ئەنجام بدەیت. حەی عەلە سەڵات وەرە نوێژ کە نایکەی، حەی عەلە الفەلاح وەرە بۆ ڕزگار بوون، بۆ سەربەرزی، بۆ سەرفرازی، بۆ بەختەوەری نایکەی. ئەو کاتێک کە تۆ غافڵ و بێ ئاگەی ئامادەنی نوێژ بۆ خوای گەورە بکەی، دڵنیابە لە هەمان کاتدا سەتەها و هەزارەها و ملیۆنەها و ملیارەها کەسێ لە ناو گۆڕەکەیدا هاوارێتی. هاوارەکە و دەگری دەڵێ خوایە گیان بمگەڕێنەوە بۆ ژیان. حتى إذا جاء أحدهم الموت قال ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت. لكاتي سرمرقا دڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی عیبادەتی خوا بکەم، نەک بۆی ڕاوەپارە بکەم، بۆی نوێژ بکەم، بۆی عیبادەتی خوا بکەم. لە ناو گۆڕەکەدا هاوارەکات. ئێستا بە ملیارەها خەڵکەیە هاوارەتی لە ناو گۆڕدا داوای گەڕانەوە دەکات بۆ قیامەت، بۆ دنیا. بۆچی بگەڕێتەوە بۆ دنیا؟ بۆی قیامەتی خۆش بێت، بگەڕێتەوە بۆ دنیا بۆ عیبادەتی خوا، پاشان بمڕێ بڕوا بۆ قیامەتی خۆی. بەڵام تازە ڕۆشت. بۆیە ئەو کاتێک کە تۆ بێ ئاگای هەزارەها مرۆڤی وەکو تۆ لە ناو گۆڕەکەیدا هاوارێتی بۆ گەڕانەوە بۆ دنیا. کەواتە بزانە ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەیت، ئەی ئەو کەسەی کە نوێژەکە تاخیر دەکەی یا هەر نایکەی هەندێک لە نوێژەکانت، دڵنیابە لە دوای مردن نوێژ نییە. لە دوای مردن لە ناو گۆڕدا نوێژ نییە.